دیارە دەستپێک ئەمڕۆ 8 مارس و ڕۆژی ژنان داکۆکیکردن لە ژنان بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان کە لە ڕێگای ڕێکخراوە مەدەنیەکان و حکوومیەکان و چالاکوانانی مەدەنی بواری ژنان کار لەسەرم ڕۆژاکرێتە بتوان لە ڕێگای کۆڕ و سیمینار و چالاکیەکان و هۆشیاری زیاتر بڵاو بکرێتەوە بەرامبەر بە نێشتنی تونند و تیژی بەرامبەر بە ژنان لە چەند ساڵی ڕابردووەوە. ئەمە بۆتە بابەتێکی گرنگ و باس و خواسی لەسەرەکرێت لە میدیاکانی جیهانەوە تا بتوانرن لەم ڕۆژەدا کۆی ئەو کار و چالاکیانی کە بە تایبەت بۆ هۆشیارکردنەوەیە کاری لەسەر بکرێت. ڕۆژەکە ڕۆژێکی تایبەتە و خانمانی کوردستانیش بێبەشنین لەم ڕۆژە و ڕێکخراوەکانی کوردستانیش کارەکەن لەسەرەوەی کە کار و چالاکیەکانیان چڕ بکەنەوە لەم ڕۆژەیە تا بتوانن هۆشیاری زیاتر بەرامبەر بە تونند و تیژی چجای خێزانی بێ یاخود بەرامبەر ژنان بێ کاری لەسەر بکرێت. ئەوەی کە جگای باسە لە یەکەم هەواڵە قسە باسی لەسەرەکەم پێنج پێشەنگا کە لەلایەن ژنانی فۆتۆگرافەرانی کرماشانەوە کاری لەسەر کراوە. ئەمە تا ڕاتەیەک بوو یەکەم جارە لە ڕۆژهەڵاتی کوردستان کار لەسەرمە کوێژنان لە ڕێگای چاوی کامێرەکانیانەوە قسە بکەن لەسەر ئەم ڕۆژەوە لە ڕێگای پێشەنگاکەوە کۆی تابلۆکانیان نمایش بکەن و خەڵکانێکی زۆر تێدا بەشداری بکەن لە بینینی فۆتۆکان کە ئامانجلی بەرەنگاربوونەوەیە لە دژی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و 5 شار و 5 پێشەنگاش مەبەست لەوەیە کە لە 5 شار و لە 5 پێشەنگای جیاوازان نمایشەکرێ ئەمانە کە کۆکردنەوەی کۆمەڵی خانمە بۆ خۆی هەنگاوێکی گرنگە لە ڕۆژهەڵاتی کوردستانەکە خانمان بگەنە ئەوەی بتوانن باشتر کار بکەن لەسەر ئەم ڕۆژە بۆ خۆیان. پێنج شار 5 پێشەنگا ناوی پرۆژێکی هونەرمەندانی فۆتۆگرافەرە کە لەلایەن گروپی نێودەوڵەتی وێنەگرانی ئارتاو باوکاری بەڕێوەبەرەتی وێنەگری نەخەدەی جەفەر مەحموود نەژاد لە شاری مەهاباد بەڕێوەچوو پێشەنگای فۆتۆگرافی ژنانی فۆتۆگرافەر کە یەکەم هەنگاوی لە شاری مەهاباد دەستی پێکرد و بڕیارە لە 5 شار بەڕێوە بچێکە بەشێکی پێشەنگاکە لە جەرەوەی ئێرانەوە بەشداریان کرد و لە ماڵی کللتوری 1330 مەهاباد تا 13 ڕەشەمێ بەردەوامە بێت. کۆرۆناوە پێشانگاکان زۆر کەم بوونەتەوە بە حزوری هونەرمەندەکان لە پێشانگا زۆر بە کەمی نیشاندراوە بە ئەو ڕووداوی ئێستا کە خانمەکان پێکەوە بەگشتی هەمویان لە پێشانگایەک حزوریان بێ بۆ یەکەمین جارە لە پارێزگای ورمەیە. کیمیا شەکیبم ئەسەری خۆم لە نەمایشگای ئەکاسی بانوانی گروهی ئارتادایە و لێرەدا خڕبووینەوە لە تاوای بانوانی ئەکاس کە لە تەواوی لە شارهای متەفاوت لە مەنوای کشور هەموو جەم بوونەوە لە مەهاباتەدا و هەمویان بە نەمایش دانراوە کە خەڵک بێن هەم بازدیدی لێ بکەن هەم ئیستەقبال لێ بکەن لەزەتی لێبەرن.